بەیانیت باش بەیانیت باش سعدی گیان ڕەشید کوی وەڵی کویچی ئەو حاڵمەی بینی لۆ لە داخی کاکە ناسەرتیب قەردەکەت هەوەر نەگرتەوە نە بە ناوی خوا جاران جوابی تەلەفۆنی هایەوە زۆر باش بوو ئەوە دە ڕۆژ جوابی تەلەفۆنیش نایاتەوە لەوەیش گەڕێ زەق زەقسەی نامەکانەکە ئەی خوێنێتەوە پاڵێنی ئەڕوا جواب نایەتەوە ساختە چییە؟ ئەمن باش دەبناسی گوتم قەردی مەدەوێ وەڵام عملەمانەیە لە پێناوی پارەیە تو نییە چاوت کۆرە بۆ لەو پارەی ئەی چی بکەمەوە پێم گوتی عەزیزەکەم خۆی بە پیاوێکی باش لە قەڵەمەدا چوزانم ئاوا دەرەچێت ڕەشید بەڵێ دەتەوێ و قەردی وەگریەوە ئارە وەڵی چۆن سعدی گیان وەڵا ئەو دوو چاو ماچەکەم و پارەی لێ وەرگرمەوە ڕەشید دەتەوێ هەر ئەوڕۆ بە مەمنونی شتبی ئای چۆن تو چیم بۆ ئەکەی عادی بە قوربانێ بم جێبگە ڕەشید بەڵێ هەر ئێستا ڤۆیسەکی لە بۆ دەنێری باشە دەرێ سەرتی ئەوەی لەسەر تۆ زانیومە ڕاستە هەر ئەو نەو تەواو ئەو دەتەواو ئەو دە بزانە چ ڕوو دەدا هەر زۆر باشە سەرتیب ئەوەی لەسەر تۆ بیستومە ڕاستە کورە کاکە سعدی فشەوە تا جواب نایەتەوە کاکە تو پەلەی مەکە ماڵ داوابی پەلەی مەکە عەزیزەکە قەردی خەڵکی دەخوا خەریکە و دڵم مەتەقێت هەتا پارەکەی لێ وەرگرتم بیجار دەستی ماچ کردم و لای ماچ کردم وایە قەردەوهایە ئەوەی دەستت ماز دەکەن دوای عکس دەبتەوە دەبی ئەتۆ دەستی ماز بکە ئەینە بیستووە بەگریان لێ وەرەگرێ دوای بە پێکەنینیش بۆ نایانێتەوە ئەبێ شوێن واوەی لاکەی بە دوایە ڕەحمەت لە بابت ئەرە وەڵا جوابی مەدەوە هەڵە چیت لەسەر من بیستووە هیچ با جوابی بەمەوە کاکە نا مالیکی شەکەم لێتێک بەداوە تەکیت کورە تۆ ئیمالیکە کورە ئاخر قەرزەکەم بەفەوتێ کورە بە قوربانت میهمالیکە ئەو ئیمالم کرد لەسەر قسەی دانی مۆبایلەکەی دانی ئەوە دامنە ڕەشید باز بزانە چیلی دەکەم جەڕەسە سعدی هەر مەگرە هەڵەگرم کورە با جواب بەمەوە کورە هەر مەگرە لێم تێک مەدا ئەوە جوابم نەدایەوە مەدەوە ئەو جارە کردیەوە نییە جوابیدەوە ئەنجارە گەر کردیەوە جوابی ئەمەوە باش نەیکردەوە سعدیە ترسم قەرزەکەم فۆتێ نەیکاتەوە نەیڵا جوابی بەمەوە کۆتە ڕاوەستی ئەرە وەڵا نامەیە نامەیەکی تری نارد چ دەدێ نامەکەی ئەڵێ بۆ جوابم نایتەوە لێکرێ با دیستان بکاتەوە دی کورە سعدی جەڕەسە با جواب بەمەوە بۆ خاتی خوا بەڵێ کاکە ڕەشید باشی زۆر سپاس بژی کاکە گیان توخوا بمبورە وەڵی چەند ڕۆژە بەو قەرزانە خەریک بووم هەنێ ئەشیامان بۆ هاتبوو هەنێکی بە غەڵەتی هاتبوو داوە لێبوردنەکەم بەڵێ زۆر ڕاستەکەی وایە ئەرێ کاک ڕەشید شتێک ئەتو چ شتێکت لەسەر من زانیوە وەڵا ئەوەی ڕاستی بێت کە هاتم پێتەڵێم ئیستا پێت ناڵێم لە تەلەفۆنا ناکرێت دەبیڵێ دەبزانم چێ شتەکە زووتر بیڵێ وەڵی ناڵێم کە هاتم بە باشی پێتەڵێم تەکید بە لە تەلەفۆن ناوشتە ناوترێت ئەرێ دەبیڵێ کاکە نابێ بزانم چیم بەسەر هاتووە سەرتیب سعدیم باشی کاک سعدی سەلامەت بی سەرتیب برا مەوزوعەکت لەسەر بڵاو بیتەوە بەس پێشەوەی باسی ئەو مەوزوعی بکەین ئەو قەردەی ڕەشیدی لۆ نادەیەوە کاچی من کاک سابیری خەزورت دوێنێکە لە لای من بوو هەرویستم باسی بکەم گوتم ئەی بەبا مۆزوعەکە گەورە نەبیتن ئەو قەردەی بدەوە چاوەکەم کاک سعدی بۆ تۆ بەتەماچی بە خەزورم بڵێ خێر عەزیزەکەم ئەتو قەردی خەرچت خواردیە مەوزوعەکیش بڵاو بیتەوە بەڕاستی ئەگە وابیتن دەنم ئەو پارانە بداتەوە قەردی باشترە نەک لەولای سەرفیکە باوکە ڕۆکاک سعدی ئەو مۆزوعەتیەوە تۆ چێڵی ڕەشید بێ لۆت باز دەکاتن عەزیزەکەم بەس پارەکەی بدەوە باشە باشە کاک ڕەشید بنێرە دوکان من پارەکەیە دەمەوە باشە برا باشە دەخوافیز بە قوربانی خوات بم سعدی تۆ چیت لۆ ئەمن ئەتومە کورە ئەمن خەرک پرس و ڕام پێ دەکەن کورە ئی هەندێم ئەمە بمە ڕاوێژکار ئی هەندێ خەرک بێ مشکلەی خۆی لەکە من باز بکە ئەمن ئەکبەر مشکلەی حەل دەکەم ئەمن سعدی دووشن حەیرانی بم بە میوانێ بم بەس من و تۆ زانین کەس نەیبیستووە قوربانە دەبم بڕۆ دەی بڕۆ کە سەرتی بدەی زوو بڕۆ
ئەگە گوتی مەوزوع کەسیە برێ لە دیسکۆ میسکۆی بینراون باشە جا ئەوە ڕاستە یا بووی دروستەکەین گورە سەد فعلی هەیە بە زۆرەکە خەڵکی خۆی شەریف دەکاتە لە بازاری عالم برێن پیاوەکی باشە و ئەخلاق و کەچی وەش نییە بەس دە من دەیناسم لە پێش عالمی خۆی بەدین دەکەم لە پشتەوەش خوا بە خێری بچێت بڕۆم خەم من نەبێڵم لە دیسکۆ بینراوی بڕۆ شخصیت سس